لموصل داعش منارة ومزقفتن ديروكي تقاندنو للرقاية راستي هيريشن تندن هيزن سوريا ديمقراط دبن. دونالد ترامب دبيجا كومبوناوي دقال بريفا بري FBI سبارت لكولينا بيوانديان دقال روسيا نهات يتومار كرين. ودقال هاتنا ججنا رمضان جواكن مسلمانا لواشنطن ودوروبر دبيجنا كورت كونكشن كأفصال چجوان كيمبو. سلام هيفين دم خوش دقال دمك دي كورت كونكشن. برنامج کورد کانکشن همون روزانێکی هەینی و سێشەمان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. هێزەکانی عێراق بە پشتیوانی هێزی هاوپەیمانان نزیکتر بوونەتەوە لە کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی شاری مووسڵ لە کاتێکدا هێزەکانی سووریای دیموکراتیش بە پشتیوانی هێزی هاوپەیمانان لە سووریا هەوڵی ڕزگارکردنی ڕەقە دەدەن. هاوکات داعش هێرشبەرە خۆکوژەکانی ڕەوانی ناوچەکانی تر دەکات. شەڕەکان قورس و خوێناوین بۆ ڕزگارکردنی دوابەشی ڕۆژاوای مووسڵ، بەڵام شەڕێکە بە کاوە خۆ دەکرێت وەک سەرکردە لەشکریەکان دەڵێن جیهادیەکان زۆربەی شوێنەکانیان بە بۆمب بچاندووە. جا هەڕەشە و مەترسی ڕاستەقینەکەی من بینیمە ئەوەیە داعش بۆمبەکانی دەنێتەوە لە شقامەکان و لە ناو ماڵەکانیشدا وەک بۆ سەرنانەوە بۆ لەشکری عێراقی. بەپێی ئەو زانیاریانی پێمان گەیشت بوون هێرشێکی ئاسمانیمان کردە سەر ئەو باڵەخانەی داعش بۆ تەقاندنەوە ئامادەی کردبوو. داعش بەردەوامن لە هێرشە خۆکوژیەکان نەکرد لە مووسڵ بەڵکو لە پارێزگای کەرکووکیش. یەکێک لەو تێرۆریستانە کە خەڵکی حەویجەیە دەستگیر کراوە و دەڵێت پەشیمانە. بەڵێ هەست بە تاوان دەکەم چۆن هەستی پێنەکەم خۆم بە شەرمەزار و بەرپرسیار دەزانم بەرامبەر ئەو شتانی کردو من. کاتێک بینیم چی دەکەن جێم هێشتن داعش لێبوردنی نییە منداڵ و ژن و پیاوی پیریش دەکوژێت. هێزی پۆلیسی کەرکووک جەخت دەکاتەوە لەوەی لە پاش هێرشەکانی مووسڵەوە داعش لە حەویجە بەهێز بووە. داعش ئێستا بەهێزتر بووە نەک لاواز. بەر لە هێرشی مووسڵ 1000 چەکداری دژی ئێمە هەبوو، بەڵام ئێستا 2000 کەسن. پێشتر 50 هێرشبەری خۆکوش هەبوون، ئێستا 100 هێرشبەرن. لە سووریاش هێزەکانی سووریای دیموکرات لە پێشڕەویەکی بەردەوامدان بە ئاراستەی شاری ڕەقە پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خەلافەت. لە ئێستادا سەرکردەکان باشن و وریان بەرزە و لە ڕێدان بۆ ئازادکردنی کە سوکاریان لە دڕندەکانی داعش. خەڵکی سیڤیل یارمەتیمان دەدەن چونکە دەزانن ئێمە کێین و دەزانن هێزەکانی سووریای دیموکرات چیە و چۆن بیرکردنەوەمان جیاواز لە داعش. هیوادارین خەڵکی ڕەقا خۆیان دوور بخەنەوە لە شوێنەکانی شەڕ تا پارێزراو بن. کەشتیە جەنگیەکانی رووسیا هێرشێکی موشکیان کردووەتە سەر بنکەکانی دەوڵەتی ئیسلامی لە شاری حەمما. ئێرانیش پێشتر موشەکە دوور هاوێژەکانی دژی سەرهەڵداوانی سووریا بەکارهێناوە. ئایا ئەم هێرشانە نیگەرانی بۆ ئەمریکا دروست کردووە؟ پێم وایە تێگەیشتن لەوە گرنگە کە ئەرکی ئێمە لە سووریا تایبەتە بە لە ناوبردننی داعش مەبەست و ئامانجەکانمان ڕوون و ئاشکران چونکە ئەم ناوچەیە ئالۆزە بۆیە پێویستە هەموو لایەک ئەو میکانیزمە بەکاربێنێت کە ڕێ لە هەڵایسانی زیاتر لە ڕەوشەکەدا دەگرێت. لەگەڵ دەستپێکی هێرشەکان بۆ سەر ڕۆژاوای مووسڵ دەنگۆکانی لە رووسیاوە بڵاوبوونەوە ئاماژەیان بە کوژرانی ئەبوبەکر البەغدادی دەکرد بەبێ هەبوونی بەڵگەیەکی پشتڕاست کراوە. دەزانیت ئەمە یەکەم جار نییە دەگوترێت ئەبوبەکر البەغدادی کوژراوە. هیچ زانیارێکمان نییە بۆ پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵە. هەر بۆیە پێم وایە بەغدادی هێشتا ماوە، بەڵام زۆرێک لە سەرکردەکانی داعش کوژراون و بەغدادی زیاتر کەوتووەتە پەراوێزە و چەکدارەکانیشی لە مووسڵیان لە ڕەقا هەست بە کەمبوونەی توانایەکانی سەرکردەکەیان دەکەن. بۆ زۆرێکیش لە سەرکردە لەشکریەکان و سیاسیەکانیش تەقانەوەی مزگەوتی نووری و منارەی حەدبا لە مووسڵ بەدەستی داعش پەیامێکی بەراییە بۆ شکستی تێرۆریستان لە عێراق. إن شاء الله قريبا سنعطي الترتيبات. بەم زوانە سەرکەوتنی کۆتایی ڕادگەیەنین بەسەر داعیشی دوژمندا لە پارێزگای نینەوە و شاری مووسڵ بە تایبەتی. داعیش کەمی ماوە و شکستی خۆشی بە تەقانەوەی مزگەوتێک ڕاگەیاند. هەر لە ئێستاوە دادگاکانی مووسڵ کەوتونەتە لێکۆڵینەوەکردن بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شەڕی داعش لە پارێزگاکەدا وەک ئەم دادگایی شارۆچکەی قەرەقوش. هەر لەم دادگایشدا گیراوەکانی داعشیش دادگایی دەکرێن. و خەڵکێ تاخن ڕزگار بووین مووسڵی ji کورت کۆنەکشن ڕادیبێژن کە ئەو چەندی دڵگرانن بە پەیامێ تەقاندنا منارە و مزگەفتین دیرۆکیین باژار ڕێوان لە مووسڵی. تقاندنا مزگەفتا نووری منارە حەدبا لە مووسڵا کەڤن ji layê cekdarên Daeş ve bûye cihê nîgeraniya xelkê Mosulê
او دبیجن اف مزگفته جهک شینواری بو و همی خلق موصل شانازی پیت کرن. يعني هم جو باسم الإسلام بس بناوي إسلامي هاتن لي أو نمسلمانن أو هاتن جو ولاتي هلوشينن تشتين كفنار هلوشينن هر وسا جناف برنا جياني تشتش نماي جوان نكرنا تو در حقي وان ده چه بيجي كيما وتشتي جوان كرنا أم نما دكارن هميان بيجن جبرجو هيزا ما نمايا رمز العراقيين كلهم او سنبولا همو عراقيان بو بتايبت پارزگهانه نوا به خود من لویر نویج کر بو دبیت همی کسین باجر موصله نویج لوی مزگفته کر بید دمی من بهیز از گلک داخبار بوم بله هر مزگفته بید چه من راحت با بید یا ایکادی بید یا حسینیه بید اوه همی با اسلام هاتینه درست کرن هر وسا هولاتیم باجار موصل وسا بودنگ امریکا دیارکن کو داعش مرمج تقاندنا مزگفتانوری و مناره حدبا هبویه دا کو شینوار و میجوع باجار موصل برزکن هر وکی چوا مزارگه نبیونس و سوران باجار نینوا تقاندی أنا كمواطن رأيي من الموصل از وکو هولاتیک جه موصله اونا چه تشتک نهیلا کوجناف نبر بتن وکو مزگفتا نبیونس گلک شینوارن دی و تشتک نهیلان خلکی البنخانین خرابی دادشین ولاتین موصله گلک ماندی بوینه ده هیت ازانین مناره حدبا لسال 1172 هاد بو آواکرن یانکو بریا 845 سالان لورا خلکی موصله نیگراننج بر تقاندناوه بله برانبر اوه چنده جگدارن داعش ده مالپرین خوین فرمیدا وسا دیارتکن کو فروک من هف پیمانان افکار کریه کاوا عمردنگ امریکا موصل لە کاتێکدا هەرێمی کوردستان 25 مانگی نوێی دیاری کردووە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لەسەر سەربەخۆی کوردستان ڕێکخراوی نێت کۆنفرانسێکی ساز کرد بۆ تاوتوێکردنی مەسەلەی ڕێفراندۆمەکە و هەوڵەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستاندا. پرسی کۆمەڵگەی مەدەنی و ڕێفراندۆم دوو پرسی گرنگ بوون بوونە جێی بایەخی ڕێکخراوی نێت بۆ پەرەپێدانی دیموکراسی و ئازادی لە ئەمریکا لە سازکردنی سیمینارێکدا. The Kurdistan government is looking forward to حکومەتی هەرێم دەیەوێت ڕێفراندۆم ئەنجام بدات بۆ سەربەخۆیی من لێرەدا باس لە ڕۆلی کۆمەڵگەی مەدەنی دەکەم زۆر گرنگە پێویستە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە کە سەربەخۆیی دەوڵەتی کوردی چی دەگەێنێت و ڕێفراندۆم چی دەگەێنێت و گرفتەکانی چین هاوبەشی مانای چییە پێویستە ئەوە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە چ جۆرێک لە دەوڵەتی کوردی بۆ کوردانی عێراق دروست دەکرێت. هاوکات ئایا کۆمەلگە و پێکاتە بنەڕەتەکانی کۆمەڵگەی مەدەنی ئامادەن بۆ هەر گۆڕانکاری و پەرەپێدانێکی شارستانی؟ یەکێک لەو شتانەی کە دەمەوێت ئاماژەی پێبدەم کە لەو باوەڕەدام زۆر گرنگە بریتیە لەوەی کە ژینگەیەکی لەباری ئامادە هەیە لە هەرێمی کوردستاندا بۆ کۆمەڵگەی مەدەنی کە ژیان بەخشە و کۆمەڵگەی مەدەنی چالاکە چەندین چالاکی دەکرێت بڕوانە پرسی جێندەر و کێشەی ژنان کە حکوومەت لە ئاستی باڵادا پشتیوانیان لێ دەکات کە ئەمە دەبێتە هۆی ئەوەی پانتایی یەکدابین بکات بۆ ئەوەی خەڵک کێبڕکێ بکات. جەخەتکردنەوە لەسەر پرسی ژنان و پەیوەندی بە کۆمەڵگەی مەدەنی و حکومەتەوە تەوەریکی دیکەی باسەکان بوون. ئێستا لە هەموو پارێزگایەکدا شوێنی داڵدەدان بۆ پارێزگاریکردن لە ژنان هەیە لە کوردستاندا یەکەمین شێڵتەر لە ساڵی 1999دا لەلایەن ڕێکخراوێکی نێودەوڵەتیەوە کرایەوە لەگەڵ پشتیوانی خەڵکی هەرێمەکەدا بەڵام ئێستا ڕێکخراوە ناوخۆیەکانمان هەیە شێڵتەرەکان دەبن بەڕێوە و لەلایەن حکوومەتیشەوە دەبرێن بەڕێوە. هاوکات جیاوازی و هەمەچەشنی فەرهەنگی و ئاینی لە هەرێمی کوردستانە یەکێک بوو لە تەوەریکی دیکەی باسەکان. دانیشتوانی کوردستانی گەورە لە 30 میلیۆن کەس زیاترە تەنها 5 میلیۆنی لە کوردستانی عێراق دەژی وەک لە نەخشەکەدا دەبینین باشووری کوردستان دیفاکتۆیەکی نیمچە سەربەخۆیە لە ساڵی 1991ەوە ئەگەر لە ڕووی ناوچەوە لی بڕوانین وا دەزانی یەک نەتەوە لەم ناوچەیەدا دەژین بەڵام ئاینی جیاواز و فەرهەنگی جیاواز کە موسڵمانی سونە و شیعە و ئێزیدی و کریستان و سریانیەکان و چەندین دیالێکت و زمانی جیاواز پێکەوە دەژین. میوانەکان بەبایەخۆ بەشداریان لە گفتوگۆ پرسەکاندا دەکرد. ئێمە ئەو دەرفەتەمان هەیە کە نیشانی بدەین دەنگی خۆمان بگەهێنین و پێیان بڵین هەست بە چ دەکەین و چەند بەهێز و یەکگرتووین وەکو کورد. هیچ کێشەنیە لە کوردستان بین یان لە دەرەوە. لە پرسیارێکماندا سەبارەت بۆی کە سەرباری ئەو گرفت و فشارانەی کە لەسەر کۆمەڵگەی مەدەنی و میدیا و ژیانی گشتی هەن دەتوانرێت کۆمەڵگەی مەدەنی پەرە پێ بدرێت.
بەڕازگویی من لەو باوەڕەدام بارودۆخەکە زۆر ئاڵۆز و سەختە لە زۆر ئازدا شتێک کە کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵێکی هەیە بیبینێت بۆ دروستکردنی گفتوگۆی ئاشکرا لەبارەی ئەو کێشانەوە دروست بکات و فشار لەو بارەیەوە دروست بکات. دەزانین کە چەند هێڵێکی سوور هەیە بەڵام توانی ویانە بە درێژایی ئەو ساڵانە چەند کارێکی بنەڕەتی بکەن و بەردەوام بن. ئایا کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستاندا سەرباری گرفتەکانی بەردەمی دەتوانێت بەشداریی کارەی هەبێت لە پرسە نیشتیمانی و چارە نووسازەکاندا؟ ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. وەکی وادیدی راپۆرتێدا دەوێت جیڤینێدا ڕۆژنامەوان و چالاکوانی جواکە سڤیل نەواف حەسکان باڵکشاندە سەر ئەزمونە خۆیان چەند ساڵان و کالایەنین نفنەتەوەی و خۆجیهی دکارن بە ئاوایەکی کاریگەر کاری بکەن دەگواردنا بەرەف پێش دەدا لە هەرێمی نەوافگەل کتب خێراتی دەست خۆش بێگەڵێ مەمنون. هەڵبەت مە راپۆرتێدا دیت کە چاوات بەحسی مەسەلا ڕیفراندۆمێدیکی و ڕۆڵێ جواکە مەدەنی دێ پێشخستنا بێ ڕیفراندۆمێدا تو باوەڕکی و جواکە مەدەنی یان ڕخستیان جواکە مەدەنی کار دەکەن دکارن ڕۆڵێکی درست و باش ببینێت دەبێ ڕیفراندۆمێدا؟ بەڵێگەڵێ مەمنون. ئەس بینم ئەوکو فرسەیە بۆ جڤایەتیان مەدەنی بۆ ئەو کاری بکەن بەس هەتا بکەیت دەرەجێ ئەو کاری بکەن ئەو ئەتەنها پرسیارەکە لێنە لێ پرزنتیشنی خۆش دەمە بەحث کرد لە سمینار ئەو گەلێکی فترەیەکە گرنگە بۆ جڤایەکە سیڤیل خۆ دیار بکەن بۆ خەڵکێکی دەوری خۆ بکار بینن. ئەس بیژم وەکو تەماشەکردنا من ئەس بیژم ئەکەوان بخۆ کار ئانینی ڕابوونە سەرخوا دێ بکار بن ڕۆڵێکی گرنگ لە ئەو ڕێ بێدان ڕێشوێڕە بێڤەکردنش ئەس بیژم دە حەدێکی ڕێدا دێڤەکردن مەگوتی خطوط أحمر هينا لقال لك مسألة حساس بس بو علم ريت فكرن واحتمال توزكي قرص يعني تشالنج به بوان يعني وكو بس بو اكا جواكا مدني همول لقاليك بسركف دي احتمال جي كاك نواف لجفيني هالبت اجي اماده بو من تشتي بالامك شاني دسبيكا غوتنا تاكو تشاوا جواكا سيفيل كردستاني قالك برفرحة يعني زيادة جمالك قالك مازنا رخصتيان هيا دكاري جواكا مدني دا اكتيفن لي وان شنت رول هيا او رول درستو وفعلي دي بينن او بخوا وكو يكش وان نقاط اد باش انه جواكا سيفيل وكو توغوتي قالك يعني تقريبا 3000 ريخراوي جواكا سيفيل كردستاني است بو عدد او مقارنه بو عدد كردستاني ومنطقي يعني زوره او 3000 ريخراوه هر ريخراوه كاحتمال 10 كسي هبن يعني كعددك مثلا أزد بيجم أكوان خاكريك وكو أو نقطة كشين مهم تركيز لسرك التعاون لنا والجواكا سيفل ذهبي يعني رخصتي جواكا سيفل بجهنيك الجيم ده الدورة كي يقلق مثلا من احتمال أثناء مش متى ضغطي حكومة وضغطي أحزاب سياسي أو تشتانانين هيا بس ده خب كار أنين ده دورة كي أو في شارع بارتين سياسي لسر رخصتين نفنته ويكل هرمي كارد كان شاندا أريوان رخصتيا بتر آزادي هيا يعني از تقريبا بجم وان بتر آزادي هي وكو رخصتين في دولة بس وكو وان جي خطوط أحمر هينا يعني بيجن مسألة حساس هي وكو مسألة يمي بيجن مسألة جندالي أو خو نيزيكي أو مسألة ناكن بس تقريبا الدوري خو دوري تكنيك زور هي او مثلا من او روجاجي بحث كروتي بتشن باش دوري تكنيك دوره كي دي ترب بن يعني تشاوا دوري تكنيكي تو بتشد وكو مثلا دوري تكنيك نو بو تشاوا فيري بروبوزال لكن ويب سايت بو تشاكيكن او تدريباتي وتشاوا ريبورتكن او مساله تكنيكا بس مساله دي ترى بس تشاوا استقلاليه بن شوا كاك نواف يك بابتين ديكو بالامك شان ديكو رول جواكا باوريا منكو بشكل اواز دبا او بوا بشي 2014 مثلا داعش وانا جواكا سيفيل رولي خو غوهارت ارمانجا خو غوهارت مثلا بيشكتنا جواكي برف مثلا مروفاني طبعا بو مسألة او اما همو زانن او زغتكي زورة لو بو لمنطقة كردستان بو همو وخلقي آوارة كانوا همون وقتی او كاتا 2000 بشتي 2014 وقتی او كاتا او مسألة چه بوي مسألة إيها آوارة كان او دور هاتا گوهارتن او بو جوايكا سيفل خرابة لأن او وقتی او كو از دونري ناف دولتي بن بو او بنيرم بشوبارة بشوبارة بارا بدم او
ئەو منەظەمە ئەو ڕێکخراوان هێرم ئەوە وان هەزەفی نینە ینی ئارمانجی ڕئیسی نینە ئەلێن دەبێن لەگەل پارا ئەچن نە لەگەل ئارمانجی خۆچن ئەوە مەسەلەی ئەڤەکی ماسیەکە بۆ وچ هەن نەزاری بۆ دیک و ڕێخستی پێتیڤینە خۆ پێش بێخون بەگەنە ئاسی نفنێتەوەی ئەوە مەسەلەکی دیترژیکەوەنە ئەو مەجال بۆوان چێ بوت ئینەهوو گەلک کۆنتاک یعنی ئیتیسالاتی منەظەمەی ناودەوڵەتی ڕێکخراوی ناودەوڵەتی چێ بوون ئەو چێکێ بەرێوان فرە هەبوو زانین چاوە چێکێ فێری ئیستراتیجیە بوون لە ئەو مەجالن بەڵێ کاکنەوە گەلک سوپاس دەستە خۆش دەستخۆشیتت کەوت بۆی سیمیناری جوان و ڕێکپێک و دیگەل هاتنە جەژنە ڕەمەزانی پارتیا دموکراتە گەلان چالاکیەک دەست پێکرد ji بۆ هێناردنا کارتین پیرۆزباهیە جەژنێ ji girtiyên siyasî û rojnamevanên girtî de helbet di zîndanên Tirkiyeyê de. Bi hewldana darbeya leşkerî û îlankirina rewşa awarte hejmara girtiyên siyasî gişt hezaran û her roj jî ev hejmar zêdetir dibe. Li Tirkiyeyê di nava salekî de gelek rojnameger, siyasetmedar û akademisyen hatin girtin. Partiya Demokratîk a Gelan li Stenbolê ji bo ceşna girtiyan pîroz bikin ji siyasetmedar, rojnameger û girtiyan re qertên ceşna Remezanê şandin. Em van kartan ji bo hevalên me yên ku bi mehan rehîn hatîne girtin re wek bi bîrxistin dişînîn. Em silavan ji wan radişînîn. Heta ku hevalên me werin berdan em ê çalakiyên xwe yên bi vî rengî berdewam bikin. Gelek kes li ber postaxaneya Galatasaraya Taksimê kom bûn û ji bo ku ceşna girtiyan pîroz bikin ji hevserokên HDP û girtiyên din re qertên ceşna Remezanê şandin. Her wiha piştî şandina qertan hevseroka HDP ya navenda Stenbolê Esengül Demir daxuyanî xwend. Wê diyar kir ku rêberê PKK Abdullah Öcalan zêdeyê 2 salan e dibin tecrîtê de ye. û got em ji rêberê PKK Abdullah Öcalan hevserokên Partiya Demokratîk a Gelan Selahattin Demirtaş û Figen Yüksek da û hemû girtiyan re azadî dixwazin. Lewma jî em qertê ku azadî temsîl dikin dişînin. Esengül Demir ji dengê Amerîkayê re wiha axivî. Biliyorsunuz iktidarın keyfi uygulamaları... Ev çalakiya ji bo ku rewşa zindanyan ji nû ve di civakê de bi bîr bînin û bikin rojevê ji bo parlamenteran, ji bo hevserokên şaredariyan, ji bo rêveberên navend û navçeyan, ji bo endamên HDP û ji bo rojnamegerên girtî li darxist. Hêje bi bîrxistinê ku gelek karderên Kurd bi tewanbariya piştgiriya tevgera terorî kirine hatin binçavkirin û ji wan 10 kes jî hatin girtin. Zozan Yeşer, dengê Amerîka, İstanbul. هەر یەک لە عەربستانی سعودیە و ئیمارات و بەحرین و مسر لیستێک داواکاریان بۆ قەتەر نردووە وەک مەرجێک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵیدا. سەرچاوەکان دەڵێن کوێیت داواکاریەکانی بۆ قەتەر گواستۆتەوە کە 13 خاڵ پێکاتوە و ماوەی 10 ڕۆژ مۆڵەتیان داوە بە دۆحا تاوەکو جێبەجێیان بکات. یەکێک لەو مەرجانەش نزمکردنەوەی ئاستی پەیوەندی دیپلۆماسیە لەگەڵ ئێراندا و ئەو کەسانی کە سەر بە پاسدارانی ئێرانن و دەبێت قەتەر بەجێ بهێڵن و هەروەها داواش کراوە دەست بەجێ ئەو بن کە سەربازیی تورکیا کە ئێستا لە قەتەر لە قۆناغی دامەزراندندایە دابخرێت. تورکیاش ڕەخنەی لەم خاڵانە گرتووە و دەڵێت ئەمە دەستێوەردانە لە پەیوەندی نێوان دوو وڵاتدا. یەکێکی تریش لە مەرجەکانی کە دانراوە داخستنی کەناڵی ئەلجەزیرەیە. لە ڕۆژە ئەلقودس ئیرۆهەینی لێ ئیرانی خۆپیشاندانین دژی ئیسرائیلێ لە سرانسەری وڵاتی هاتنە ڕێخستن ji بۆ شەرمەزارکردنە داگیرکردنە عەردێ فلسطینی. خۆپیشاندان لە تەهرانê bi dirîşmên dijî İsraîl û Amerîka bûn û şewitandina alayên wan du welatan her wisa nîşandana sê rengên mûşekên balîstîkî ji wana Zulfiqariya ku Îranê berî çend rojan ew havêtîn Sûriya û Komala Dewleta İslamî Daeş kirî armanc mûşeka dîya bi navê Xedir mawê mewdayê wê 2000 kîlometrên û digehne İsraîl û armancên Emerîkî di herêmê de. İran dibêje Roja Elqudis roja piştevaniya Filistînê ye û nîşandana giringiya Orşelîm Qudsiya ji bo musulmanan. Serok Donald Trump دەڵێت هیچ تۆمارێکی دەنگی قسەکانی نییە لەگەڵ جیمز کۆمی سەرۆکی پێشووی FBI دا.
سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پشتی 6 هەفتیان ji مشتومڕیە دەربارەی کۆمبوونەوەی دیگە ڕێڤەبەرێبەرێیە دەستگەهە ئاگەهیە فدراڵە ئەمریکا جیمس کومی پێناسین کرد کو ئەوی چ تومارên dengî derbarê kombûnên wî digel komî nînin. Di hejmareka tweetan da Trump got min çi agehî nînin eger tomarên dengiyên danostandinên wî digel komî hebin. Çilû yek roj li ser gotineka Serok Donald Trump derbasbûn ku koçkaspî tomara danostandinan ye heyî. Hevrikiya di navbera Serok Donald Trump û rêveberê berê yê FBI yê bûye dûzeka Wîzareta Dada Amerîka. Merema destnîşankirina lêkolerekî taybet daxuya bikit eger Serok Trump hewl didit rêgiriye li rastiyan bikit. Min tweeta derbarê tomara dengî dîtiye, bihêvî me ku tomara dengî jî hebe. Rêveberê berê yê FBI James Comey her wasa got tweetên serokê handerbûn bo belavkirina hêrkariyên danostandinên wî digel Serok Trump derbarê helweşandina lêkolînê dijî şîretvanê berê yê parastina niştimaniya Amerîka Michael Flynn ew ê li ser têkeliyên wî bi Rûsya ji karî hatî ladan. Li destpêkê ew ê çi bandor li ser min nekir, çêdibît belge û tomara dengî hebin. Helsengandina min ew bû ez aşkira bikim. Rastiyen danostandinên Comey û Trump serokê Amerîka dexte ber aloziyeka dî erê Serok Trump hewl da bû maya xwe di lêkolînên FBI da bikit ku pêdivî bit lêkolerekî taybet bête destnîşankirin. Digel destbikarbûna lêkolerê taybet Robert Mueller hêşta gotinên Serok Trump neyzelalin. Ew bi berdewama red dikit ya nexwast gumanê li ser hebûna tomareka dengî helgiret. Te gotibû wa heye tomareka dengî hebin. Ez naxwazim behs bikim. Ji berî du heftiyan li baxça Koçkaspî rojnamevanekê gote Serok Trump erê te tomarên dengiyan danostandinan hene. Min amaje biçi nekiriye. Li demeka nêzik ez dê bo hewe diyar kem. Tu dê zor bihêvî bî li dema bersivê bibihîstî. Erê hebûn û nebûna tomara dengî pêdivî bi hinde demeka dirêj hebû yan ev e yariyek e? Ez nizanim ne yarî bû. Ew gotibû di bersivê bidet ve ji berî du mahiya hefteyê bersiv da. Demokrat di nav Kongresî da bawer dikin têbîniya Serok Trump çi bandorê li ser lêkolînê derbareyê destêwerdana Rûsya di helbijartinên serokatiya Amerîka da nakit. Xalid Fettah, Dengê Amerîka. Gallaudet University kevintirîn saziya perwerde û fêrkirina kera li Amerîka pitira ji 105 salan ev sazî hatiye damezrandin. Kurt Connection çûye navê Zankoyê ji bo bizane ka çawa xwendekarên wê yên kerûlal bi zimanên cuda diaxivin. Li nêw em pêja firawanê cîhan ewanê bi zimanî amaje dedwên zimanekî hawbeşiyan niye. Em genca xelçî Êran û helgirî regeznameya Amerîkiye ke bi amaje dedwê hawşariya farsekanî li niştîman dê tê nakin. Çunke bi zimanî amajeyî Amerîkî dedwê. بە دڵنیاییەوە زمانێکی هاوبەشمان نییە. هەم وڵاتێک زمانی ئاماژەی تایبەت بەخۆی هەیە. کاتێک هاتم بۆ ئەمریکا پێویست و زمانی ئاماژەی ئەمریکایی فێر بم. ئێستا لە ئێران لەم زمانی ئاماژەی من تێناگەن. زانکۆی گالیدێت 153 ساڵە وەک زانکۆیەکی تاقانە لە جیهاندا. ئەم توێژە فراوانەی دنیای کۆ کردوێتەوە. لەم زانکۆیە هەموو شتێ زمانی ئاماژەی بەبەرداکراوە. وا دەرەکەوێت کە ئاسانیەکانی ئەم زانکۆیە تەنها لە بواری خوێندندا نەبێت. هەموو زانکۆکە یەک بەرگیان بە باڵادا کردووە. لێرە ئاهەنگی دەرچوونی خوری زانکۆکەیان بوو. دیبەنێکی پڕجۆش و خۆش. من لێرەم لەبەر ئەوەی کوڕەکەم زانکۆی تەواو کردووە. ڕێگایەکی دوور و درێژ بوو بەڵام بە سەرکەوتووی تەواوی کرد. لێرەیم بۆ بەشدارکردن لەم خۆشیە. هۆڵەکە بێدەنگە چووکە ئەوان ئەوەی دەیڵێن و دەیکەن وشە سەرفکردنی ناوێ. چێژبینین لە مۆسیقا و گۆرانی وتێن بە ئاماژە. ڕەنگە نەمن و نەتۆش لە زمانی ئاماژە نەگەین. بەڵام با بە بێدەنجی لە خۆشحاڵی ئەم دوو خانمە بڕوانێ کە کۆلیێژیان تەواو کردووە. لە ئەمریکا زۆر شت شایانی ئاور لێدانەوەیە. ئەم کچە لە ئەمریکای جۆرج واشنگتنەوە دەیەوێت سیستمی ئەم زانکۆیە بۆ وڵاتی فیرعونەکان بگوازێتەوە. We can learn from Gallaudet's example
دەتوانین لە نمونەی زانکۆی گاڵیدەیتەوە فێر بیت. سیستەمی ئەمریکا کە هەر لە منداڵیەوە بیریان لەوە کردوتەوە کە منداڵی کەڕوڵاڵ چی پێویستە تا ئەوەی کە شوێنێکی وەک ئێرەیان بۆ تەرخان کردوون. پێویستە ئێمەش ئەمە زیاد بکەین بۆ سیستەمەکەمان و شوێنی تریش. هەرچەندە ئەم توێژە وەک خەڵکی ئاسایی دەخوێن و بڕوانامەی باڵا بەدەست دێنن. بەڵام نیگەرانن لەوەی هێشتا فرسەتی هاوبەش لە چاو ئەوانەی دەدوێن کەمترە. ئەو کەسانی کە قسە دەکەن و کەسی ئاسایین لە جیهاندا فرسەتێکی زۆرتریان پێدراوە لە چاو ئەو توێژەی ئێمە، بەڵام کەسانی کەڕوڵاڵ زۆر لەوان باشتر کار دەکەن. بەڵگەمان هەیە کە ئێمە دەتوانین هەموو شتێک بکەین، لەسەر ئاستی بەرز دەتوانین کارێک بکەین. ئەوانەی بە زمانی ئاماژە دەدوێن دەتوانن هەمان ئەو کارانە بکەن کە خەڵقی ئاسایی دەیکەن. لەم هۆڵە نزیکەی 100 کەس دانیشتون ئاخاوتنەکەن، بەڵام ڕەنگە بێدەنگترین شوێن بێت، چونکە پێویستیان نییە وشە سەرفکەن تا یەکتری تێبگەێنن. چەند کاتژمێرێک لە زانکۆیەکی بێدەنگ، هەڵچوونی مرۆڤەکان، وتوێژ و پەیوەندیە کۆمەڵایەتەکان هەمووی بە بێدەنگی تێپەڕین، گەڕانەوە بۆ دنیایەکی دی پڕ ژاوەژاو. یەحیا بەرزنجی دەرگی ئەمریکا، واشنگتن. لە کاتێکدا دەگەینە ڕۆژە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان، کۆمەلگای مسلمانان لە دەڤەری واشنگتن باز لە ئەزمونەکانی خۆیان لە ماوەی مانگی ڕەمەزاندا دەکەن و خۆیان بۆ جەژن ئامادە دەکەن. لەوانەیە پێتوابیت ئەمە پاششیوە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوڕاست، بەڵام ئێرە کافەیەکی عەرەبیە لە ویلایەتی ڤەرجینیا. کاتژمێر 3 بەیانیە مانگی ڕەمەزان خەریکە تەواو ببێت. زۆربەی خێزانەکان و دۆست و برادەران ئەم مانگە بە دەرفەت دەبینن بۆ لێک نزیک بوونەوە. بوونت لەگەڵ هاوڕێ و دۆستانی بە عەرەبی قسە دەکەن و هەروەهاش لەگەڵ تۆدا بە ڕۆژوشن لە مانگەدا وها دەکات هەز بکەیت لە زێدی خۆت بیت، یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە زێدی خۆتیت. بێگومان پارچەی و خۆشترینیانە، چونکە لێرە لە ئەمریکا کاتژمێرەکانی ڕۆژوگرتن درێژن، جابۆیە تەنها کاتێک کە بتوانین پێکەوە بین لەگەڵ هاوڕەکانماندا و کاتێک خۆشمان هەبێت ئەو کاتەیە. بۆ خۆشحاڵم بەوەی کە لێرەم لەو باوەڕدا نەبووم کە خەڵکێک لە دەرەوەی سووریا و بناسم لە ڕووی ئەو هەمە چەشنەی و کۆمەلگاکەمان. من لێرەم لەگەڵ ئەمریکی و مصری و سوودانی و مەغریبی و عێراقی خەڵکی کولتوری جیاواز، بەڵام ئەو هەمە چەشنەیە لە سووریادا نییە. ئەمە مانجێکە بۆ یەکگرتنەوەی هەندێکمان، هیوادارم لێرەشدا کۆتایی پێنێت. بۆ هەندێک کەس پاششی و هەر سەبارەت بە خواردن نییە، سەبارەت بە پێشبڕکەی یاریەکانی نەریتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە وەک کارتە و تاولە. دەنگی ئەمریکا میێوانی خێزانی ئەلقەزوینی بوو بۆ ئیفتار. ئەم خێزانە لە ساڵی 1982ەوە کۆچیان بۆ لیبیا، جەزائر و مالیزیا کرد و ئێستا یەکەم ساڵیانە لە ئەمریکا. کاتێک ئێمە لە مالیزیا، لیبیا و جەزایر بووین، هەموو شەوانە پێکەوە لەگەڵ کەس و کار و دۆست و برادەران ئیفتارمان دەکرد. بەم شێوەیە هەستت بە ڕەمەزان دەکرد، کەچی لێرە لە ئەمریکا هەستەکە جیاوازە لەبەرەوەی لە وڵاتی خۆمان نین. یوسۆر باسی وەی کرد کە لە ڕەمەزاندا کولتوری جیاواز هەیە لە نیوان مالیزیا و ئەمریکا. لە میانەی ئەم مانگەدا فستیڤاڵی کەلتوری سەماکردن بازارەکان لە مالیزیا ساز دەکرێن، چونکە وڵاتێکی موسڵمانە، بەڵام لێرە هیچ جۆرە شتێکی تایبەتم بە ڕەمەزان بەدی نەکردووە. پشوو نییە لە جەژندا، بۆ من نائاساییە بە تایبەتی ئەمە یەکەم ساڵمە ئەمانە لە ئەمریکا بەسەر بەرم. ئەوەش کاتی ئیفتارە لە ڕێستۆرانتی عەرەبی لە ئەمریکا. لە کاتی ئیفتاردا ئەم ڕێستۆرانتانە جمەیان دێ خەڵکەکە بە پەرۆشن بۆ ڕۆژوشکاندن بۆ خۆراکی ڕۆژهەڵاتی ناوڕاست. ئەوەیە چێژی خۆراکی خۆماڵی لە دەرەوەی وڵاتدا. زیاتر بیری خواردنەکانی پارشێو دەکەم، ئەو خواردنانەی لە کارژێرەکانی بەرەبەیاندا بێدارت دەکەنەوە و دەست بە خواردن دەکەیت. ئیدی ڕۆژۆکەت دەگریت. خۆشحاڵم بەوەی شوێنی وەک ئێرەمان هەیە ڕۆژەڵاتی لە ئەمریکا و دەشتوانین ئازادانە ئاین و کولتوری خۆمان لە شوێنە گشتیەکاندا پیادە بکەین. ئێمە لێرە زۆر بەختەوەرین. ئەمریکا وڵاتی ئازادی ئاینە. ژمارێکی زۆری مزگەوت لێرە هەن و ئێمە بۆ نوێژی جەژن لەگەر کەس و کار دەڕۆینە مزگەوت و دواتریش جەژن دەگێڕین.
بۆ هودا و ئەوانی تر کۆتایی مانجی ڕەمەزان سەرەتاییەکە بۆ ڕۆژانی جەژن کە بە سەردان و جێژنە پیرۆزانە دەربازی دەکەن. سەمادزەیی دەنجی ئەمریکا. بیڤیاک و جەژنە ڕەمەزانی بە ئاشتی لەسەر هەموو کەسان دەرباز بە ڕۆژە سێشەمەی سەن ئەم دەگەهێن جوینەوە. هەر بەخۆشی.